بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گۆڕانکاریەکانی کەش و هەوا و کاریگەریەکانی لەسەر ئاسایشی خۆراک بە شێوەیەکی گشتی قسە لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد علی فەیاس پسپۆڕی سیاسەتی ئاو دەکەم بەڕێزیان لە دوهۆکەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێت ئەم گۆڕانکاریەی لەم چەند ساڵەی ڕابردوودا کە بەسەر گۆی زەویدا هاتووە ئەمە چۆن پێناسە دەکرێت لە زانستی کەش و هەوادا؟ زۆر سوپاس. ڕاستی ئەو بەرزبوونە پلە گەرماتیە ئەم ساڵە زۆر کاریگەریەکی مەزن هەبوو لەسەر ژیانی مرۆڤ. ئەوە تشتێکی پێشبینی کراو بوو ئەو پلا گەرماتیە بەرز بێت، لەبەرەوە ئەو گۆڕانکاریە لە کەش و هەوا ڕوو ئەدەت دەبینن پەیوەندی بە ئەوە هەیە، پەیوەندی بە تشتێک هەیە پێ ئەڵێن گلۆبال وارمینگ. طبعا گلۆبال وارمینگ وەک لە ئەو ئینفۆگرافیکای ئاماژە پێکراو لە گلۆبال وارمینگ هەگەر ببینین هەموو کاتێک پلەی گەرمە بەرز دەبێت بۆ ئاستێکی زۆر پێشبینی نەکراو و ئەگەرەکەش ئەوەیە بکارهێنانی زۆر لە ئۆتۆمبیلەکان، لە کارگاکان، لە ئەو شتانەی مەترسیدار ئەوێ دەبن ئەگەرێ بەرهەمینانی غازی دووە ئۆکسیدی کاربۆن و ئەوانە و کارتیکردن لەسەر ژیانی مرۆڤ دەکەن. طبعا ئەو حالەتەش لە وڵاتێک بەتەنیە ڕوو نائەدەت، لە زۆر وڵاتی دنیا ڕوو ئەدەت، بەس ئەگەری سەرەکی ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەو وڵاتانەی زۆر کاریگەری خراپ هەیە لەسەر کەش و هەوای دنیا، بەکارهێنانی سیارەی زۆر، معامل، کارگاکان، ئەوە هەمی بە تایبەت لەو دەوڵەتانە ئەو وڵاتانە وەکی سین، وەکی ئەمریکا، وەکی دەوڵەتانی پێ ئەڵێن ئەو دەوڵەتی سناعی کارتیکردنەی زۆر خراپ هەیە لەسەر کەش و هەوای دنیا. باشە دکتۆریان ئەگەر دیقەت بدەینێ پلەکانی گەرما لە چاو ساڵانی ڕابردوودا زۆر بە خێرایی بەرز دەبنەوە، ینی لە ماوەی چەند دقەیەک یان چەند سعاتێک ینی پلەکانی گەرما لەپڕ زۆر بەرز دەبنەوە یان دێنەوە خوارەوە. ئەم گۆڕانە سەیرە چه هۆکارێکی هەیە؟ وڵا هۆکاری سەرەکی ئەوەی وەکی ئێمان پێت گوتم ئێستاش هەر گرێدای ئەوەیە بە گلۆبال وارمینگ. طبعا گلۆبال وارمینگ ئەگەری لە ڕۆژێک و دوو ڕۆژ و مانگەک و ساڵێک ڕووی نادات. ئەو گۆڕانکاریە گرێدای شتەکە پێ ئەڵێن الانقلاب المناخي. الانقلاب المناخي أو گۆڕانکاریە ڕوو ئەدەت هەر تقریبا 10 ساڵ 15 ساڵ دەبێت کێشەیەک لە کەش و هەوا و دەبێت کارتیکردنەی خراپ شای لەسەر هەموو ژیانی مرۆڤ، لەسەر کەرتی چاردل، کەرتی کشتتوکاڵ، لەسەر کەرتی ژیانی مرۆڤ، ئەوە هەموو پێ دواتر بەوردی دێنە سەر ئەوەی تا چەند کاریگەری لەسەر ئاسایشی خۆراکێ بۆ دانیشتوانی گۆی زەوی. بەڵام ئەگەر دیسانەکە دیقەت بدەینێ، ینی تۆ نمونەیەکتی ناوتدا ئوڵاتانی کە ئۆتۆمبیل و کارگە و معاملیان هەیە کاریگەریی زۆری هەیە لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما، بەڵام لە هەندێک ناوچەدا لافاوە، سەرمایە، ینی پلەکانی گەرمە تەواو نزم بوونەتەوە. ئەی ئەوێ چی ئەم گۆڕانە سەیرە لەسەر لەگەوی زەوی ئەمە چۆنە؟ بەڕاستی ئەوە ئێمە ئێستامان گوت انقلاب مەناخی وادە دیار دەبێت لە حالەتێکی ناسروشتی ڕیعادەت پێ ئەڵێن حالەتی لا توازن ئەن بەلەنس لە کەش و هەوا ڕوو ئەدەت. ئەو حالەتی نابەلانسە لە کەش و هەوا بمعنە لە هەندە جێگای احتیمالە منخەفەضاتی جەوی هەبێت ببێت ئەگەر هێندێ لافاو ڕوو ئەبدات و لە جێگای ترش پلی گەرما بەرز دەبێتەوە. ئەف حالەی ناسروشتیە پێشبین کراوە جیاوازە لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر لۆ لەبەرەوە گرێدای طبیعەتی هەر منتەقەیە، گرێدای بە تۆپۆگرافیە، گرێدای بە حالەتی دەریا، یعنی ئەو حالەتێک هەیە پێ ئەڵێن نسیم البر والبحر و ئەو شتانە ئەوانە کاریکردنە لەسەر ڕۆدانی لافاو ئەوانە دەکات و بەرامبەریش لە هەندێک جێگای تریش والێ دێت کۆ پلای گەرما زۆر بەرز و بلند بێت و کارتیکردن. ئەم گۆڕانکاری لە کەش و هەوا لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە لە شوێنێک باران، لە شوێنێک زۆر گەرما، سوزانم
ئەم گۆڕانکاری کە باس کرا ئەمە تا چەند کاریگەری لەسەر ئاسایشی خۆراک لەسەر دانیشتوانی گۆی زەوی دەبێت لە چەند ساڵی داهاتوودا؟ هیچ گومانی تێنینە کارتیکردنەی هەیە، کارتیکردنەی زۆریش لەسەر کەرتی کشت و کاڵی هەیە و ئاسایشی خۆراک. لەبەرەوە ئەگەر سەیری بکەین ئێستا لە عێراق ئەوە پێش چەند ساڵێک و لە کوردستانیش حالەتێک دروست بووە لای ئێمە ظاهیرەك دروست دەبێت ئەو دیاردەك پێ ئەڵێن ديزرتيفيكيشن يعني حالي بيابانبوني لاي ئێمە زۆر ڕێئەدەت و زۆر بەترسیدارە وا لێ دێت لە کوردستان پێش چەند ساڵەوە نەبوو پلەی گەرمە بەم شێوە بەرز نەبوو بەم شێوە کارتیکردنەی نەبوو بارانی سروشتی هەبوو حالەتی هەر چار وەرزی بەهار ئێمە دەبینیان هەر لە کاتی خۆدا 3 مانگ بەهار 3 مانگ زستان 3 مانگ هاوین ئەو حالەتە بەڵانسیتێک چوویە لەبەرەوە حالەتێک لای ئێمە دروست بووە لە کوردستان و لە عێراقیش و لە شەرق الئەوسەط هەموویش لە ڕۆژهەلاتی ناوەڕاست پێ ئاڵێن حالەتە ديزرتيفيكيشن طبعا حالەتە زۆر مەترسیدارە و ئێستا ئێمە ئەنجامەکانیش دەبینن ئەو کەمبوونی ئاستی ئاو لە پلە بەرزبوونەی گەرماتی ئەوە هەمووش ئەگەری ئەوەیە لە ظاهیرەی گلۆبال وۆرمینگ و ئەگەری سەرەکیش طبعا وڵاتانی ڕۆژهەلاتی ناوەڕاست نییە ئەگەری سەرەکی ئەو دەوڵەتانە پێ ئەڵێ دەوڵەتی سناعی. باشە بەڕێز دکتۆر محەممەد علی فەیاس پسپۆڕی سیاسەتی ئەو لە دهۆکەوە لەگەڵمان بووی مادومان کردی دکتۆر سپاس.